لە پێڵاوفرۆشێکەوە دامەزرێنەری یەکێک لە گەورەترین کۆمپانیاکانی کەلوپەلی وەرزشی لە سەرەتای ژیانیدا باوکی ڕەتی دەکاتەوە کە یارمەتی بدات، بەڵام کۆڵ نادا و دەبێتە یەکێک لە دەوڵەمەندترین پیاوەکانی جیهان. فیل نایت دامەزرێنەری کۆمپانیای نایک. فیل نایت لە ساڵی 1938 لە ویلایەتی پۆرتلاند لە ئەمریکا لەدایک بووە. باوکی خاوەنی یەکێک لە ڕۆژنامەکانی ئەو کاتی ئەمریکا بوو. نایت لە تەمەنی هەرزەکاریدا ئارەزووی وەرزشی ڕاکردنی کردووە. لە قوتابخانە هەمیشە بەشداری لە چالاکی وەرزشیەکاندا دەکرد. کاتێکیش دەچێتە زانکۆی ئۆریگۆن داوا لە باوکی دەکات کە لە ڕۆژنامەکەیدا کار بکات، بەڵام باوکی ڕەتی دەکاتەوە، پێی دەڵێت کە دەبێت خۆی کارێک بدۆزێتەوە. بۆیە ناچار بوو وەک پەیامنێرێک لە ڕۆژنامەیەکی وەرزشی ڕکابەری ڕۆژنامەکەی باوکی کار بکات. دواتر فیل دەچێتە کۆلێژی کارگێڕی سەر بە زانکۆی ستانفۆرد، دەبێتە خاوەنی بڕوانەوەی ماستەر لە کارگێڕی کاردا. لە توێژینەوەی ماستەرەکەیدا باز لە پێڵاوی وەرزشی ژاپۆنی و ئەڵمانی دەکات. پرسیارێکی گرنگ دەکات، ئەویش ئەوەیە کە ئایا دەکرێت پێڵاوی وەرزشی بە باشترین کوالیتی دروست بکرێت؟ دواتریش بیرۆکەی ئەوەی بۆ دێت کە توێژینەوەی ماستەرەکەی لە ژیانی ڕاستیدا بەکار بهێنێ و تاقی بکاتەوە. بۆیە دەست دەکات بە ئەنجامدانی بیرۆکەکەی، گەشت دەکات بەرەو ژاپۆن بەوەی پێڵاوی وەرزشی ژاپۆنی بکرێت کە بەوە بەناوبانگ بوون خاوەنی کوالیتیەکی باش و نرخێکی هەرزان بن. پاشان لە ئەمریکا دەیفرۆشێتەوە. بەو شێوەیە دەتوانێت کە کۆمپانیایەکی بچووک دابمەزرێنێت. سەرەتا فیل پێڵاوەکانی لە سندوقی ئۆتۆمبیلەکەیدا دادەنا، لە نزیک قوتابخانەکانەوە دەوەستا، دەستی دەکرد بە فرۆشتنی پێڵاوەکان. بەو شێوەیە بەرەبەرە قازانجەکەی بەرز بوویەوە. بەڵام کۆمپانیا ژاپۆنیەکە داوایان لێکرد کە لە 151 پشکی کۆمپانیاکەی بفرۆشێت بەوان. هەڕەشەیان لێکرد بەوەی کە ئەگەر ئەو کارە نەکات ئەوە چیتر پێڵاوی وەرزشی پێنافرۆشن، بەڵکو دەیدەن بە کۆمپانیا ڕکابەرەکەی. بەڵام فیل ئەوە ڕەت دەکاتەوە، لەبری ئەوە بیر دەکاتەوە کە لەگەڵ تیمی کارەکەیدا بتوانێت کە خۆیان پێڵاوێکی وەرزشی دروست بکەن، لە کارەکەشدا سەرکەوتوو دەبن. بەڵام لەگەڵەوەشدا تووشی کۆسپ و تەنگەرەیەکی زۆر دەبنەوە. تەنانەت پارەی ئەوەیان پێنامێنێت کە دیزاینەرێک بگرن بۆ ئەوەی کە لۆگۆی براندە نوێیەکەی بۆ دیزاین بکات. وەیە ناچار دەبێت داوا لە یەکێک لە قوتابیەکانی کۆلێژی دیزاین بە ناوی کارۆلین بکات کە یارمەتی بدات. بۆ هەر کاتژمێرێک تەنها $2 پێدەدات. کارۆلین لە ماوەی 17 کاتژمێردا توانی ئەو لۆگۆیە دروست بکات کە ئێستا کۆمپانیاکە بەکاری دەهێنێت. بەو شێوەیە توانیان کە یەکەمین پێڵاوی وەرزشی لە ژێر ناوی کۆرتێنز دروست بکەن، ناوی کۆمپانیاکەش بگۆڕن بۆ نایک. بەرەبەرە کۆمپانیاکە دەکەوێتە ڕکابەریکردن لە بازاڕەکانی جیهاندا. پشکەکانی دەچنە ناو بۆرسە جیهانیەکانەوە. لەمڕۆدا قازانجی ساڵانەی نزیکەی $27 ملیار لە ڕۆژێکدا $100 ملیۆن قازانج دەکات. لە دوای ئەو سەرکەوتنەی کە فیل بەدەستی هێنا، کارۆلینی دیزاینەر بانگێشتی کۆمپانیاکەی دەکات. ئەنگوسیلەیەکی ئاڵتوونی پێدەبەخشێت کە لۆگۆی کۆمپانیاکەی لەسرە، هەروەها 500 پشکی کۆمپانیاکەشی پێدەبەخشێت. ئەمە چیرۆکی سەرکەوتنی کۆمپانیای نایک بوو، ئەو کۆمپانیایی کە تەواوی جیهان بەرهەمەکانی بەکار دەهێنن. تۆش دەتوانیت ئەو ئامانجەی کە هەتە پێی بگەیت و بەبیتە خاوەنی ئەو شتەی کە مەبەستە. کۆڵمەدە، دڵنیا بە کە ڕۆژێک دەگەیت.